دوای قڕیش پێغەمبەری صلی الله عليه وسلم بەدرۆ خستەوە هەوڵێکی زۆری دا کۆڵی لە بانگەوازەکەی پێ بدە. ئەمجارە لە ڕووی نەفسیەوە زۆر دژایەتیان کرد، جگە لە ڕووی جەستەیی، گەمارۆی ئابووری، پەیوەندی بڕینی دیبلۆماسی بۆ هەوڵەکەی نەجاشی و قەبائیلەکانی تر. ئەنجا بۆ هێنانەتی ئەو مەبەستەش زۆر پەناوپێچی هەمەجۆری بەرەنگاریکردنیان گرتە بەر. سەرانی کاریگەری لە کەعبە کۆبوونەوە و وەفدێکیان نار بە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ قەناعەت پێکردنی کەواز لەم بانگەوازە بهێنێ، بەڵام ئەو عەلەیهی سەڵات وسەلام ڕەفزی کرد. جا وەفدێکی تریان ناردەوە خزمەتی تا ئەمجارە بە پارە ڕازیکەن یان بە پلۆپایەک، یا ئەگەر ئەزانە نەخۆشە چارەسەری بکەن، وەکو ئەوان پێیان وابوو کە ئەگەر ئەمە قسەی جنە و ئەیکەیت و تاکو چارەسەرێکت بەو دۆزین. بەڵام ئەو عەلەیهی سەڵات وسەلام هەر لای بەلای ئەمانە نەکرد. ئەنجا کەوتنە تانەوتە شەرلێدانی ئاشکرا و جنێوپێدانی و ڕاستەوخۆ و لەناو خەڵکا و ئیهانەکردنی. ئەنجا گاڵتەکردن بەو وەحی کە بۆی هاتووە. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر گوێی نەدانێ و سوور بوو لەسەر بانگەوازەکەی خۆی. اینجا ژن و پیاویان کەوتنە پەلاماردان و ئازاردانی جەستەیی، هی خۆی و هی سەحابە بەڕێزەکانی دەوروبەری. ئەم جەمیلی هاوسەری ئەبوو جەهل بە کۆڵ دڕکەزیە هێناوەی خستە سەرڕێی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەبوو جەهلی مێردیشی جارێک بە تاوێرە بەرد هەوڵی کوشتنی پێغەمبەری دا عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام سەری نەگرت، خوای گەورە پاراستی. جارێک کە لە کەعبە بوو لە ساتی سوجدەدا گەلۆرە ڕقنەکانی قوڕیش چوون ڕیخۆڵە و پیسایی وشتریان هی سەربڕاو هێنان و هەمویان خستە سەر شان و ملی پیرۆزی، بێ ئەوەی کەسێکیش هەبێت جورئەتی هەبێ بتوانە لەسەری لا. جارێکی تریش ئەم جارەیەکێک لە سەر ڕقنەکانی قوڕیش پەلاماری دا و عەباکەی وا لە قورجی پیرۆزی تون کرد کە خەریک و بیخنچێ لەناو خەڵکە. دەیان جۆری ئازاری جەستەیی تری ئاوا. تەنانەت جاری وا هەبوو ئەو ئازار و ناڕەحەتیانەی بۆیە هاتە پێش هەر لە دراوسێ نزیکەکانی خۆیەوە بوو، لە ماڵە هاتە دەرەو گاڵتەیان پێکرد و بەردیان تێگرت و قسەیان پێ. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە هەر بە ئارام و نەفەس درێژ بوو، درک و داڵ و پیساییەکەی سەر ڕێگای خۆی لا ئەبرد و لەوە زیاتری نەئەفەرموو. هەی فەرموو ئەرێ ئەی تیرەی بەن و عەبد و مەناف، ئەمە کەی دراوسێتی؟ یعنی کە ئێمە چاکەی دراوسێتی ئەوە لەگەڵ منیەکە؟ بەم شێوەیە هەموو ڕۆژێک ڕۆیشت. جابرانی بەڕێزم، خوشکانی بەڕێز، ئەوە حساب بکەن طبعاً هەر ڕۆژێک لە معاناتە بەقەدەر چەندە ڕوە. ڕۆژێکی ئەشکەنجەی زیندان کەی تەواوە بێ، ڕۆژێکی ماندووبوون کەی تەواوە بێ. ساتەکانی بە ڕۆژ قیاسەکرێن. سەعاتێکی ئەشکەنجە و ناسۆر و محنەت و گاڵتە پێکردنی خەڵکی بە ڕۆژ و دوو ڕۆژ بە هەفتە بە مانگی عمری ئێستای ئێمە حساب ناکرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو ئومێدەی هۆزی سەقیف مسلمان ببن لەگەڵ زەیدی کوڕی حارسەدا تەشریفی بر بۆ تائیف. لەوێ لەگەڵ کوڕەکانی عەمری کوڕی عومەیرە، عەبدیا لەیل و مەسعود و حەبیب کە بە حساب پیاو ماقوڵانی ئەوێن کۆبوونەوە، قسەی لەگەڵاکردن و بانگی ئیسلامەتی کردن، باسی ئیسلام و قورئانەکەی بۆ کردن و بەڵام ئەوان نەکرد مسلمان نەبوو، زۆر بە بێ ئەدەبیش و زۆر بە خراپ بەرامبەری وەستانە و زۆر خراپ وەڵامیاندایە. هاتن هەرچی مناڵ و هەرزەکاریان هەبوو هەمویان تێبەردان و ناکەسبەچەکانی خۆیان هەموو لە تائیف کۆ کردەوە و کەوتنە گاڵتە جاڕی بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەنجا بە هەمویان بەردەبارانیان کرد و ئەویش عەلەیهی سەڵات وسەلام بە جەستەی پڕژان و بە دڵی شکاویەوە تەشریفی هێنایەوە بۆ مەککە. لەوێ بوو کە ئەو دوعا بەناوبانگەی کرد کە هەمووی خواناسی و خواویستی و گیانی ورە بەرزیە بەرامبەر بە خوای پەروەردگار و نوێکردنەوەی ئەو بەیعەت و عەهدەی عەبدایەتی خۆی و پێغەمبەرێتیەکەیەتی بۆ خوای پەروەردگار لەڕێ ئەو تائیفەیە کە لە ڕقەکان بەو شێوەیە ڕقیان لێ هەڵگرت و بەو شێوە پڕ ناسۆرە بەرامبەری وەستانەوە. بەڵام ئەو دەستی پیرۆزی بۆ نزاکردن بەرز کردەوە و فەرمووی اللهم إليك أشكو ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس يا أرحم الراحمين إلى من تكلني؟ إلى عدو يتجهمني أم إلى قريب ملكته أمري؟ إن لم تكن ساخطا علي فلا أبالي، غير أن عافيتك أوسع لي. أعوذ بنور وجهك الذي أضاءت له السماوات والأرض وأشرقت له الظلمات وصلح عليه أمر الدنيا والآخرة
أن تحل علي غضبك أو تنزل علي سخطك ولك العتبى حتى ترضى ولا حول ولا قوة إلا بك. لصحيح بخاري مسلم هاتو كجبرائيل سلام إخوائي لبي لدواي أم دعانا كبيغمبر عليه الصلاة والسلام آوا فرمي أي پروردگاری من شكاتي لاوازي بيد صلاتي وفيل نزانيني وسوكيم للاي خلقان تنها للاي توك كبا بزيتريني همو خاون بزيكاني تو خاوني چو ساوكاني وخاوني منيشي بولاي چه منيري بولاي دجمنك كروم لي قرجكات يا بولاي دجمنك كاري منت خصوته برجير دستي اگر جناب لمن تور نبي من هیچ باكم فيني بلام سلامتي لاي جناب تشاكتره فنابو نوري رد دقرم كهرچي تاريچي هي لبرانبر يا روناقوتو او نوري كاروباري دنيا وروجي دواي بيتشاكراو من خمي اوما جناب درقد لهم هستابي دنا من قليم نية جي خويتي تا جناب رازيه بي من هجر توانا وهيزيكم نية إلا أونا بي كبتوهم أم حديثة هرچند ما مستعان هندق لما مستعان ولا علمان فرميانا كسانا لكي زعيفة بلام هرو كوتمان هندق لوانا بردوام سيروانان هناويانا توا هروكو ما مستا محمدي مرافاقي شارة زوريج لكتبكي خواه جياني بيغمبري خواه لقرآن وسنة هر هناويتي هو أو زياتر لسنة دكشي كولي وتوا بلا موش بزاين كلا هردو صحيح بخاري ومسلمة حديثي ترهاتون كبيغمبري نازار عليه الصلاة والسلام لولامي أو برسيارة دا كداك عائشة لي برسي آية ناخوشترين روجت كامبو فرموي أو روجي بني سقيف يعني أو روجي طائف بو كبو شوية بسري هاتبو بيغمبر عليه الصلاة والسلام دوايم حادثة لصحيح بخاري ومسلمة هاتو كجبرائيل سلام إخوائي لبي فرشتي برپرسی چیای لەگەڵا بوو کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام لەوێ بوو بەو شێوەیە دڵڕەنجاوە بەو شێوە ناڕەحەتە بەو شێوە خەمبارە ئەم فریشتانە هاتنە لای و فەرمویان کە خوای پەروەردگار ڕێی داوین کە ئەگەر جەنابەت دەتەوێ بە ئەم دوو چیایی دەوری مەکەیان بەسەرا وێک بێنینەوە لەو شئت لأطبقت عليهم الأخشبين ئەگەر تۆ حەزت لێ بە مەیلت لێ بێ ئەم دوو چیایی دەوروبەری وێکە هێنینەوە هەموو خەڵکەکەشی بکوێتە ناوی بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بل أرجو أن يخرج الله من أصلابهم من يعبد الله عز وجل وحده لا يشرك به شيء فەرمووی نا من ئومێدی ئەوم هەیە کە لەوە چەوڕەچەڵەکیان یەکی هەر پەیدا ببێ خوای گەورە بە یەک بناسێت و بیپەرستێ و شەریکی بۆ بڕیار نەدا کەوابووی ئێستا بۆچی بفەوتێن بەڵکو یەکێک بێ لە زوڕێتی ئەوان مسلمان بێ ئەمەمان قازانشترە وەک لەوەی کە ئێستا بفەوتێن ئەمە گەورەترین بەڵگەیە لەسەر ئارامگری ئەم پێغەمبەرە نازدارە ئەم پێغەمبەرە دڵسۆزە عەلەیهی سەڵات وسەلام لەسەر ئەو پشوو درێژی و گەشببینیەی بۆیە جێی خۆیەتی داعی مسلمان و ئامۆژگاران هەمیشە ئەمەیان لەبەرچاو پاشان پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام کە تەشریفی هێنایەوە مەککە چووە داڵدەی مطعەمی کوڕی عەدی ئەمەش بە پێ عورفی ئەو سەردەما وەکو پەناهێندەی ئەم زەمانەوە بوو بۆیە کەس نەیەتوانی قسەی پێ بڵێ مطعەمی کوڕی عەدیش ئەمە تەبەن لە هەموو زەمانێکی ئەو جاهیلیەتە ئەو عورفە هەبوو کە داڵدەدانێک بوو بە شێوەیەک لە شێوەکان ئەویشەوە بوو کە پیا و ماقوڵ و دەسەڵاتدارێک هەڵەسا لە کەعبەی ئەعلانیە کردی و کاکە فڵان کەس ئەوە چۆتە ژێر ڕکێفی منە و لەژێر سەرپەرشتیاریتی منایە لەژێر باڵی منایە ئیتر کەس بۆی نەبوو دەستدرێژی بکاتە سەر ئەو کەسە چکە هەر دەستدرێژیەک بۆ سەر ئەو کەسە بە دەستدرێژی حساب بوو بۆ سەر داڵ دەرەکە هەر ئەمەژە بینین ئەمە ئەو کەسانی کەوا خەڵکی لادێ بوو بنیا باوکیان بۆیان باس کردبوون لای ئاغای کوردەواری شوا بوو جاری وا بوو یەکێ لە ئاغای پەشدەر ڕایە کرا هاتە شار باژێر ئاغایەکی شار باژێری کە داڵدەیەدا وەکو پیاوێکی لای خۆی ڕەفتاری لەگەڵە کردو خەبەری شێناردەوە بۆ ئاغاکەی پەشدەر کە ئەمە وا ئێستا هاتۆتە لای من و لای من داڵدەدراوە هەر حاڵەمەژێکێ بوو لەو سیستمانی جاهیلی کە بەو شێوەیە هەبوو کە مطعەمی کوڕی عەدیش ڕێگایدا بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە بگەڕێتەوە مەککە و لەژێر داڵدەی ئەوا بێ پێغەمبەری نازداریش عەلەیهی سەڵات وسەلام ئەمەی قبوڵ کرد و گەڕایەوە مەککە هەتاوەکو بتوانێت بەردەوام بانگەوازەکەی خوای پەروەردگار بەو شێوەیە بگەێنێ بەم شێوەیە بینین بەشێکی تر لە سیرەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ئەومان بۆ ڕوونەکاتەوە کە چۆن
ئەم پێغەمبەرە نازدارە لە پێناوی پەیامەکەی خوای گەورەیەوە لە پێناوی هیدایەتدانی ئەم مرۆڤایەتیە گومڕایەیە و لە پێناوی هیدایەتدانی ئەم مرۆڤایەتیە گومڕایەیە ئەم قوڕیشە سەرسەختەیە چۆن پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام بەردەوام هەوڵی داوە کە ئەم بانگەوازە خواییان پێ بگەێنێ و سەبریش لەسەر ئەو هەموو ئازار و ناڕەحەتی و ناسوورە بکە و بە هەمان شێوە مسلمانە عەزیزانش کە زیاتر مستەضعەفە بوون و زیاتر بێپەنا و پشتە بوون چەوسانەوەیان زیاتر بەسەرا ئەهات و هەر کافیە بۆ ئەوی بەس بیر بکەینەوە بڵێن 3 دانە ساڵی ڕەبەق لە دۆڵێکە خەڵکێک وای لێبێ بە تەنیشتی دۆڵەکەیە بڕوە گوێی لە زاق و زریق و گریان و هاواری ژن و مناڵ بێکە لە برسە هاوارەکە. بە هەر حاڵ خوای گەورە سەبرێکی زۆر بە ئێمەش ببەخشێ پش و درێژمان کە ئینشاءڵڵە بۆ هێنانەوەی سەروەری ئەم دینە و دەسەڵاتی ئەم دینە خوای پەروەردگار بمان کە بەعاداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکە و بە شوێنکەوتووی ئەو محەممەدە المستەفای عەلەیهی سەڵات وسەلام حسابمان بکە و ڕوومان سوورکە لە دنیایە بەسەر بەرزیش بژین و پاشان بچینەوە خزمەت ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وسەلام تێر دەستی پیرۆزی ماچکەین و حزری بۆ بێنینەوە بڵێن هەر ئەوەندەمان توانی کە ئەم بانگەوازە بەو شێوەیە هەڵبگرین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.